حي على الصلاة الله أكبر الله أكبر. حي على الصلاة. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. وابزانم لباسەکانی نوێژ درێژەماندایە کاتی ئەوەیە و چانێ بین و تۆزە دانیشین و ئیسراحەت بکەین. کاتی ئەوەیە بەسەر چۆکە لە حوزوری خوای گەورەیە بۆستین. کاتی ئەوەیە زیلەتی عەبدایەتی خۆمان دەربڕین. کاتی ئەوەیە چۆن تاوانبارێک بەرامبەر بە خاون و بەرامبەر بە حاکم و بەرامبەر بە پادشایەکە وەستێ. کاتی ئەوەیە لەو زیلەتەیە دانیشین. کاتی ئەوەیە پاش ئەوەی کە ڕکوعمان برد و سجودمان برد ئێستا ڕێگەمان پێ بدرێ سڵاوێک لە خوای گەورە بکەین. چەند خۆشە، چەند عەزیمە. ئەبێ بۆ محەتەکانی ترا تێپەڕیبی، ئەبێ بازگە و سەیتەرەکانی تری بڕێ بێ. ئێستا تۆ دێیت و دائەنیشیت، ئێستا سێقە دەبیت، ئێستاکەنە لە جوانترین وەزعە، لە زەلیترین وەزعە، لە تەندروستترین دانیشتنە دائەنیشیت. چەند جوانە. ڕانت ئەکەوێتە سەر ئێسکی ماسوولکەی قاچت بە تاڵەکاتەوە لە جەڵتە، وا ئەکات کە تووشی جەڵتە نەبیت، وا ئەکات کە بە ئیسراحەتترین شێوە دانیشی لە حوزوری خوای گەورەیە، کەمترین جێبگری. وات لێ دێ وەکو سەحنێکت دێ ڕوو بکەیتە ئاسمان، ئاوا دانیشیت و ئاوا دوعا بکەیت و ئاوا پاڕیتەوە. ئێستاکەنە کاتی ئەوە هاتووە یەک سەلام لە خوای گەورە بکەی. پێشتر خوایەک تەناسی عەقدێک لەگەڵا کردبوو، ئێستاکەنە هاتوویت بۆ ئەوەی کە مباشەرەتەن ڕوو بەڕوو بڵێ سڵاو لە خوا، بڵێ ئەتەحیات لله، هەروە بەڕووتی، هەروە بە مجەڕەتی، هەروە بڵێ ئەڵڵا. بڵێ ئێستاکە ناوی خوایە، هەرچی سەلامە، هەرچی سڵاوە، هەرچی ڕۆژ باشە، هەرچی مەرحەبایە، هەرچی سەلامێک بە عەقڵ و بە دڵی عەبدا دێ بۆ تۆ. ئەتەحیات لله، سەلام و سڵاو لە خوا. ئەڵڵا ئەمە چ نیعمەتێکە ئێستاکەنە تۆ ڕێگەت پێ ئەدرێ داخڵ بی لەسەر مەلیک و مباشەرەتەن ڕوو بەڕوو سەلامی لێ بکەیت. عیب نییە، عیب نییە ئاگات لە سەلامەکەت نەبێ لە کاتێکە تۆ بەم هەموو شکۆ بەم هەموو ترسەوە چوویتەتە ژوورەوە. ئێستاکەنە خاوەنی شکۆ ئەبینی، ئێستاکەنە مەلیک المولوک ئەبینی، ئێستاکەنە خوای گەورە ڕووی کردووەتە ڕووی تۆ و تۆش سەلامێکی مباشری لێ ئەکەی. ئەبێ سەلامەکەت ئەو نەبێ ئەهەمیەت بێ، نەزانی ئەڵی چی، نەزانی چۆن سەلامەکەیت، نەزانی لە چیە سەلامەکەیت. باشە ئەگەر خوای گەورە بۆی دانە ناینایە بمانوتە ئەتەحیات لله. ئەمان ئێستاکەنە ڕووبەڕووی خوای گەورە ئەبینەوە، پێویستمان بە سەلامێکە. چیمان هەڵبژاردایە خۆمان، دڵی خۆمانە چیمان بنووسایەتەوە، هەموو بەشەریەت کۆبوونایەتەوە، ئەبوایە چ مەقالە و چ سەڵاوێکمان بۆ خوای گەورە داڕشتایە. بەڵام ئێستا خوای گەورە ڕێگی پێداوین، خۆشی فێری کردوین ئاوا بڵێن. بۆیە بە شەرمەوە ئەڵێین ئەتەحیات لله. ئێمە ئەزانین لە ئاستی ئەم سەلامەیانین، ئێمە ئەزانین زۆر لەوە بچووکترین. ئێمە سەلام لە خوای گەورە بکەین. ئێمە گەردێک نین لەم کەونەیە، بەڵام خوای گەورە ئەو فەزڵەی پێداوین کە ئێستاکەنە دانیشین لە پۆڕوو، دانیشین بە چۆکە، دانیشین لەو پەڕی زیلەت و عبودیەتە. بڵین ئەسەلام عەلەیکە ئەیوهە نەبی. عیبە بوەستین و بڵین ئەتەحیات لله، سەلام لە خوا و ئاگامان لە خۆمان نەبێ. عیبە بوەستین و بڵین الصلوات والطيبات والمباركات.
چ لەفزێکی تر جوانترە بۆ خوای گەورەی هەڵبژێری. خوای گەورەش بەرەو ڕوو وەستاوە تۆ بێ ئاگایت کە ئەڵێ التەحیات لله. خۆشەویستەکەم تەحیات پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەستی خستە ناو دەستی عەبدوڵای کوڕی مەسعودەوە فەرمێ کان رسول الله صلی الله عليه وسلم يعلمني التحيات كفي بين كفيه كما يعلمني السورة من القرآن. دەستی مبارەکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەستی خستە ناو دەستی مناڵێکی وەکو عەبدوڵای کوڕی مەسعودەوە تەحیاتی فێرە کرد وەکو چۆن سوورەتێ لە قورئانی فێرە کرد. واتە بە پێوە قورئانە خوێنی. ئێستا کێنە حەدیثێکە خوێنی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێری کردوین لە هەموو قورئانە نییە بۆ ئەوەی کە بەمان دەرکەوێت حەدیث و قورئان تەواوکاری یەکترین لێرە قورئان و لێرە حەدیث. دواتر ئەڵێی السلام عليك أيها النبي سڵاو لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەزان کە تۆ سەلامەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەڵام دەیاتەوە فەرمێ عليك السلام فڵانی کوڕی فڵان سەلامەکەی پێگە بەرەو بۆستە با سەلامەکەت ڕۆتین نەبێ قەوان نەبێ دووبارە و کلاسیک نەبێ بێ ئاگا نەبیت چکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو سەری خەتەکەیە پێگەین فڵان کە سەلامی لێ کردین لەبەرەوێ بزانین کە ئەڵێن السلام عليك أيها النبي چوار سەلاممان هەیە سەلامێ لە خوا تەحیاتێک لە خوا سەلامێ لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مەلایکەتێ پێگەیەنێ اینجا السلام علينا وعلى عباد الله الصالحين سڵاویش لەسەر ئێمە سەلامیش لەسەر ئێمە وسەلام لەسەر هەموو بەندەکانی خوا کە صالح بوون. ئەزان چەند گۆرەیەکە لە کاتێکا سەلام لەسەر هەموو بەندەکانی خوا لە ئەرز و ئاسمانە ئەکەیت بەڵێ سەلامی تویان بۆ ئەچێ سڵاوی تویان بۆ ئەچێ ئەوانی جوابی سەلامەکە تێنەوە اینجا شایەتمان هێنیت ئەگات لێ بێنە نوێژە شایەتمانت هێنا لە کاتی بانگەکەیە وتە ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله لە بیدایەتەوە تەوحیدت دووبارە کردەوە لێرە شەڕی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله پێشەوەی سەلام بیتەوە دووبارە یەکەیتەوە عقد تازە ئەکەیتەوە بەیعەتە دەیتەوە جارێکی تر ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وأشهد أن محمدا عبده ورسوله. إنجا صلواتك دي بو دعاء قبول به اللهم صل على سيدنا محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم أو صلواتي لسي إبراهيم الدعوة لسي محمد يمشي صلى الله عليه وسلم. إنجا فليختر من المسألة ما شاء إنجا دعاءك دعاءك تشيتي والأوسيحتر إسا سويت تحول طبقي آسمان وإسا تو دعاءكيت إسا دعاءكيت أو تحياتي بغمري خاص صلى الله عليه وسلم كردي لكاتي معراجة إسا تو أو سلامت كرت دعوابك جولي أشيري أزاني وكل شيء برشاو سبحان الله بغمري خاص صلى الله عليه وسلم فرمي الروش قيامته كإنسان كان زين وكرين وهميان هيك وأونيك تو أنا أدي أجدنا وقروة لتاوان ولليتاوي خويا غرق به أزان شيء رواد على الرجاء أشنا لي آدم أشنا لي نوح أشنا لي إبراهيم أشنا لي موسى أشنا لي عيسى داوا شفاعتي ليك هل يكيان بتاوانك على من ناتوان أشن بلاي بيغمبري خوا صلى الله عليه وسلم بيغمبري خوا صلى الله عليه وسلم أنا لها من بو كان أفرمي أشمجر عرش داواكم أو الحمد ستايش وسباسي خواي قوراكم كخواي قورا أو كاتف فير مكاو ظلمي بو أكاتو يسناي زانم بوتوانك باجويك حمدكم ألم الحمد لله رب العالمين سباس وستايشي مليككم إن جاء أشما السجدة وداواكم كالسجدة ماما وبوشيوية وداوام كرت خواي قورا فهمي يا محمد ارفع رأسك وسل تعطى واشفع تشفع أي محمد سر برسكرا دوايش سجدة إسكاتي ويا سر برسكيتوا دواي سباس كرني إيما سر برسكرا علي نيجا سباسا كيتو ركوع بيتو سجود بيتو إصالا أي محمد سر برسكرا داوابكو بدريتي شفاعتك وشفاعتك تقبول به أفهم من سر برزكم وداواكم ألم يا ربي أمتي أي خواي قول أمتكم أي پروردگار أمتكم بله وات أم كاتيه كبيغمبري خواص أصلا مسلس سجدة برزكاته وسلامك
سوپاسەکە و ئەنجا داوا بۆ ئێماکە. ئێستا ئەم مووقیفە دراوە بە تۆ لە دنیاە، داوا بکە و لە کاتی تەحیاتەکانە لە کیسە نەچێ بڵێ ربي إني ظلمت نفسي ظلما كثيرا ولا يغفر الذنوب إلا أنت فاغفر لي مغفرة من عندك وارحمني إنك أنت الغفور الرحيم. لما زرعك دانشتي بيرنا بڵێ ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ئەوەی بەدڵتادێ، ئەوەی حەزی لێتی، ئەوەی کە ئەتەوێ، ئەوەی کە تەمەنایەکەیت داوای بکە و خوای گەورە با بداتێ. چونکە لەوانەیە ئەم مووقیفە جارێکتر دووبارە نەبێتەوە. بۆیە بەڕێزەکانم ئینسان چێش لەم مووقیفە بێ وەرگرێ، نابێ پەلەی سەلامدانەوەی هەبێ، نابێ پەلەی ڕاکردنی هەبێ، نابێ پەلەی قەتعی ئەم عیلاقەی هەبێ. ئەبێت چەند ئەتوانیت ئەم عیلاقەیە پارێزی، درێژی پێ بێت، قسەی زیاتری تیا بکەیت، سەلامی زیاتری تیا بکەیت، دوعای زیاتری تیا بکەیت، چەند بتوانی تیا بمێنیتەوە بۆ دنیا و بۆ قیامەتی خۆت سەربەرزی و سەرفرازیە. من نازانم لە هەموو دکتۆرەکانی ئێسکەم پرسی، وتم کاک دکتۆر تۆ بە کە نەخۆشەڵیت نابێت لەسەر کورسی نەبێ نوێژ بکەیت، ئەم شتە علمیە؟ تیان نەخێ. تم قسەی لە شێوە هاتووە، وەڵڵاهی ئێمە شەر دووبارەیەکەینەوە، نابێ بەسەر قادمەیە سەرکەویت علمیە؟ تیان نەخێر. ئەم قسەی لە شێوە هاتووە؟ نازانم. هیچ بڵگەیەکی علمی لەسەرەوە نییە کە ئینسان ناتوانێت بە چۆکا بکەوێت و قاچەکانی بنوشتێنێتەوە. هیچ بڵگەیەکی علمی لەسەرەوە نییە. لەبەرێکی ئینسان بتوانێت چێش لەم مووقیفە وەرگرێ، لەم تەندروستی وەرگرێ، ئەژنۆی بە ئیسراحەتی خۆی بنوشێنێتەوە، زەختی ڕانی بخاتە سەر ماسولکەی قاچی بۆ ئەوەی کە قاچ و پووزی بەتاڵ بنەوە تووشی جەڵتە و تووشی ناڕەحەتی نەبێ. مەنزەرێکی جوان و مەنزەرێکی خۆش و مەنزەرێکی بەدیعە لە خزمەتی شەیە، لە خزمەتی پەروەردگارەکەدا. لەبەرەوە محاولە بکە لەو عەبدە ساڵحانە بیت کە هەموو کاتێ نوێژخوێنەکان لە دنیا و لە دوای مردنی خۆت سەلامیان بۆ ئەنێرن، ئەڵێن السلام عەلەینا وعەلا عیبادی الله الصالحین. سڵاو لەسەر ئێمە و لەسەر عەبدە ساڵحەکانی خوای گەورە. گەر لەم ئەمدانە قبوڵ بووین، ئێمەش ئەبین بۆ چین و بۆ تۆژەی کە بەیانی دوای نوێژەکانی خۆمان ئینجا نوێژمان لەسەرەکرێ و ئینجا سەلامی نوێژمان بۆ ئەنێرێ و ئێمەش وەڵام بدەینەوە. السلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.